لە بڵاوکراوەیەکدا حکوومەتی ئەمریکا ینی پشتگیری خۆی بۆ حکوومەتی نێچیروان بارزانانی و قوبات تاالبانی دەردەبرێتن ڕای بەڕێستان لەسەر ئەم پشتگیری ئەوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکێکە لە دۆستە سەرەکیەکانی ئێمە هاوکارێکی سەرەکی بوو لە شەڕی دژ بە گروپی تەرۆریستی و تا بە ئێستاش دۆستی ئێمەیە و دۆستی بەغداشە سەرنج و بیرۆبۆچوونەکانیان بە هەند وەرەگیرە لە هەرێمی کوردستان بەڵام سەبارەت بە ڕای شەخسی من پێم وایە کە باشتر وایە ئێمە قۆناغێکی ئینتیقالی لە هەرێمی کوردستان بەڕێ بخەین جا قۆناغی ئینتیقالی ڕەنگە پێویستی بە حکوومەتی ئینتیقالیش بێت بەڵام ئەمە پەیوەندیدارە بە وتوێژی نێوان حزبە سیاسیەکان کە ئایا بەرمەبنای ئەو بەیانی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش کە داوای قۆناغێکی ئینتیقالی کردووە ئایا هەر هەمان ئەم حکوومەتە بە بەرنامەیەکی ئینتیقالیەوە بەردەوامەوە بێ یان گۆڕانکاری لە حکوومەتی شاکرێ و پەیوەندیدارە بە وتوێژی نێوان حزبە سیاسیەکانەوە و دۆستەکانیشمان دەتوانن لەمە هاوکار بن هەرچەندە بەڕاستی ئەبێ ئەوە باس بکەین کە ئەم حکوومەتەش بەم پێکاتەیە ئێستایەوە بەشێک بووە لەو کێشانەی کە لە ڕابردووە هەبووە بە تایبەتی لە بواری ئابووری لە بواری نەبوونی شەفافیەتی دارایی و ئەوانە بەڵام چانسێک هەیە کە ئەگەر ڕێککەوتن لەو بوارەیەکرا لە ژێر چاودێریەکی توندی پەرلەمان بتوانرێ و گۆڕانکاریانی کە پێویستە لە هەرێمی کوردستان لە ژێر سەقفی هەر حکوومەتێک هابێت بهێنرێتەکایەوە. دەمەوێت ڕای بەڕێستان بزانم لەسەر ئەو دانوستانەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. لە ڕاستیە هەرێمی کوردستان چانسی سەرەکی بۆ مفاوەزاتکردن لەگەڵ بەغا لە پێگەی بەهێزەوە لە دەستە ینی پێش ئەنجامدانی ڕەفراندۆم پێگەی هەرێمی کوردستان زۆر بەهێزتر بوو لە ئێستا و ئەگەر ئەو کاتە دانوستان لەگەڵ بەغدایە بکرایە ئێمە نەک هەر ئەوەی کە هەمان بوو لە دەستمان نادا بەڵکو ڕەنگەشتی زیاتریشمان بەدەست بهێنایە بە تایبەتی لە دوای ناردنی پڕۆژە نامەکەی بەڕێز ڕێکس تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا و نامەی وەزیری دەرەوەی بەریتانیا بۆریس جۆنسن بۆ هەرێمی کوردستان سەبارەت بە ئەو گەرنتی و زەمانانەی کە هەیە بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا ئێستا هەرێمی کوردستان لە پێگەیەکی لاوازە لە دوای ڕووداوانی کە لە دوای ڕێفراندۆم و لە دوای شانزەی دەوە ڕوویاندا و پێم وایە کە ڕەنگە ئاسان نەبێ ئەو دوو حکوومەتەی کە پێشتر مفاوەزاتی تریان کردووە بە شێوازی تر پێکەوە قسەیان کردووە بە ئاسانی بگەن بەیەک لە دانوستانە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراق ئەگەر لەم نێوەندەیە ئەگەر ئێمە بتوانین ئەگەر وابزاندرێت کە ئێمە توانین ڕۆڵێکمان هەبێ لە دەستپێکردنی و گفتوگۆیانە لە قازانجی خەڵک و بۆ بەرژەوەندی خەڵک ئێمە توانین ڕۆڵمان هەبێ و چی لە توانامان بێ لەو بوارەیە بیکەین وەکو پەرلەمانی کوردستان ئەگەر حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا نەتوانن ئێستا بەیەک بگەن ئەوە لانی کەم نوێنەرەکانی خەڵک ڕەنگە بتوانن زەمینە سازی بکەن و کار بۆ ئەوە بکەن لەسەر بنەمای بەرژەوەندی خەڵک چ لێرەوە چ لە بەغا ڕێککەوتن بکەن. بۆ چوونی بەڕێز چییە لەسەر هەڵویستەکانی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق بەرامبەر گەلی کورد؟ ئەوەی کە پەیوەندیدارە بە هەڵویستەکانی بەڕێز حەیدەر عەبادی پێم وابێت نزیک بوو لە کورد و ئەو هات تەنسیقێکی گەورەی کرد لەگەڵ کورد بۆ شەڕی مووسڵ و لە ڕابردووشە پێویستە کات ئەو ڕاستیە بڵین کە زۆر هەوڵیدا کێشەکان پێش ئەوەی کە بەم ئاقاری ئێستا بکەوێتەوە چارەسەر بکرێت. پێم وایە هەڵوێستەکانی ئێستای حەیدەر عەبادی پێویستە کات هەڵوێستەی لەسەر بکرێت. بەڕێز حەیدەر عەبادی ڕەنگە خۆی بەسەرکەوتوو لە شەڕەزانێ بۆیە بەو شێوەیە هەڵوێست وەرەگرێ بەڵام پێویستە کات بەڕێز حەیدەر عەبادی بزانێ کە سەرکەوتن لە ئاشتی زۆر قورسترە وەک لە سەرکەوتن لە شەڕ ڕەنگە لە شەڕ ببیتەوە بەڵام نەتوانی ئاشتی ببیتەوە بۆیە هیوادارم بەڕێز عەبادی هەڵوێستی دەسەڵاتدارانی پێش خۆی لە عێراق دووبارە نەکاتەوە و بەرمەبنای بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق دیالۆگ بێتەکایەوە بۆ چۆنێتی چارەسەرکردنی و کێشە و گرفتانە. من و بەڕێز حەیدەر عەبادی و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڕاین لەوەی کە لە هەرێمی کوردستان گەندەڵیە هەروەک چۆن لە عێراقیش گەندەڵی هەیە لەوە چێ
بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تێوەگلابن لە گەندەڵیەوە بەڵام نابێت باجی ئەم گەندەڵیەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو کێشە و کەموکورتیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە هاوڵاتیانی سیڤیل و هاوڵاتیانی ئاسایی باجەکەی بن پێویست دەکات هینێک بینەکایەوە حلێکی وەسەط بینەکایەوە بۆ چارەسەرکردنی سەرجەم گرفتەکان لەژێر سەختی دەسوود. تێڕوانی چێ لەسەر ڕادەستکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان کە ئامادە نەبوو ماوەکەشی بۆ درێژ بکرێتەوە ئایا پێت وانییە کە لە ئێستادا زیان بە پرۆسەی حکومڕانی هەرێمی کوردستان دەگەیەنێتن بۆ شایی سەرۆکایەتی هەرێم کە دروست بووە؟ پێم وایە کاک مەسعود کارێکی باشی کرد کە وازی هێنا و خۆزگە زووتر ئەم کارە بکرایە و پێم وایە ئەگەر زووتر ئەم کارە بکرایە ڕەنگە بەشێک لە کێشەکانی هەرێمی کوردستان بۆ واقعە ناگەیشت نەک لەبەرەوەی خوا نەخواست کاک مەسعود هۆکاری کێشەکان بێ بەڵکو من پێم وایە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بنیاتنانی دموکراسی بە شێوازە دروستەکەی ئەبێتە هۆی بەهێزبوون یعنی ئێستا ڕەنگە لە زۆرێک لە ئەمریکەکان بپرسی ڕەنگە سەرۆک ئۆبامایان پێ باشتر بێت لە سەرۆک ترامپ بەڵام لەبەرەوەی پێویستە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بێتەکایەوە ئۆباما دەستبەرداری دەسەڵات بوو و سەرۆک ترامپ هاتووە ئێستا سەرۆکایەتی ئەمریکاکە ئێمەش پێویست دەکات ئەو کولتورە لەناو خۆمانە دروست بکەین و پەرەی پێبین کە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بێتەکایەوە و پێم وایە ئەمە بێتە هۆی بەهێزکردنی هەرێمی کوردستان ئەگەر بە شێوازی دروست ئەنجام بدرێت لە ڕاستیە ئەو یاسایی کە لە پەرلەمان پەسەند کرا گرێوگۆڵی یاسایی گەورەی تایە کێشەی یاسایی گەورەی تایە بەڵام هێشتا هەر باشترە وەک لەوەی کە ئەگەرەوە نەکرێت. بزوتنەوەی گۆڕان ڕای چۆنە لەسەر گەڕانەوەی جەنابەت بۆ پەرلەمانی کوردستان ئایا ئەگەر خۆیان پێت بڵێن بگەڕێەوە دەگەڕێیتەوە؟ ڕاستی بزوتنەوەی گۆڕان منیان سەرپش کردووە جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە دوا کۆبوونەوەی خۆی منیان سەرپش کردووە لەوەی کە چۆن لەو بوارەیە بڕێرەدەمەوە کەی ئەمێ بگەڕێمەوە چۆن ئەگەڕێمەوە و چۆن کەنسێت لەگەڵ فراکسیۆنەکانی ترەکەم. باسیەوە دەکرا کە نابێت دکتۆر یوسف لە سەرۆکایەتی پەرلەمان بمێنێتن بەڵام ئێستا داوا لێ دەکەن کە بگەڕیتەوە بۆچی ناگەڕیتەوە بۆ هەولێر و دەست بەکاربیتەوە وەک جاران؟ لە ڕاستیان دڵنیانیم تا ئێستا کە پەرلەمانی کوردستان بە تەواوەتی ئەتوانێت بەبێ بوونی هیچ کاریگەریەک لە دەرەوەی خۆی کارەکانی ئەنجام بە بۆیە تا ئێستا نەگەڕاومەتەوە بۆ پەرلەمانی کوردستان شێوازی کاراکردنەوەکەی دوور بوو لە ڕۆحی کارکردنی پەرلەمانی کوردستان پێش پەرخستنی لە 12 ئۆکتۆبری 2015 بە تایبەتی کە کاراکردنەوەکەی بۆ تێپەڕاندنی مەسەلەی ڕێفراندۆم بوو لە پەرلەمانی کوردستان لە کاتێکە پرسی ڕێفراندۆم لە دەرەوەی پەرلەمان بڕیاری لەسەر درا بوو. هیوادارم کە هەموو لایەک دەرک بەوە بکەن کە ئەبێت کێشەکان لە ژێر سەقفی پەرلەمان و لەلایەن نوێنەرەکانی خەڵکی کوردستان کە بالمناسبە نوێنەری هەموو حزبە سیاسیەکانن لە پەرلەمانی کوردستان لەوێ گفتوگۆ بکرێ کێشەکان گفتوگۆ بکرێ و لەوێەوە بڕیار بۆ داهاتووی هەرێمی کوردستان و بۆ ئێستای هەرێمی کوردستان بدرێ ئەگەر ئەمە نەکەین بەڕاستی ئەو دۆخە خراپەی پێش 16 ئۆکتۆبەر درێژە پێدەین کە ئەو دۆخە درێژە ناکێشێ و دووریان نزیک دائەڕمێ ئەو دار و پەردووە ڕزیوە و هۆکاری شکستەکانی ئەمە و بەدڵنیاییەوە توانای بەرگەگرتنی بۆ داهاتوو نییە و تا ئەگەر تا زوو شێوازێکی تری حکومڕانی بنیات نەنین شکست لە دوای شکست بەسەر گەلی کوردستان ئەدێت. لە جەنابیش دەگرێتەوەی کە لە جیاتی ئەوەی سەردانی دەرەوەی وڵات بکرێت و لۆبی دروست بکرێت خۆت بە هەر هۆکارێکی تر لێرە لە هەرمی کوردستان لەگەڵ هاوڕێکانتان پێکەوە چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزنەوە بە تایبەتی جەنابیشت لە پەرلەمانی کوردستان. دەرگای ئەمە وڵایە هەمیشە قسەمان لەسەر چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان کردو لە ناوخۆی هەرێمی کوردستان هەڵبەت هیچ کێشەیەکیش لەوە نییە جاربەجارە لە دەرەوەش لۆبی بۆ پرسەکەی خۆمان بکەین ئەوەش کارێکی زۆر باشە بەڵام ئەگەر چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان پێویستی بە هەر وتوێژەکە بێ لەلایەن ئێمەوە لەگەڵ هەر کەسێکا بێ بەدنیاییەوە هیچ درێت لەوە ناکەین. پێشتر هیچ زانیاریەکت هەبوو کە ئەگەر ڕێفراندۆم کرا کێشە و نەهامەتی زۆر بەڕۆکی هەرێمی کوردستان دەگرێت؟ کاک ئەحمەد من دکتۆراکەم لەسەر هەرێمی کوردستان نووسیوە
دکتۆرنامەی دکتۆراکەم لەسەر پاکتەرە سەرکیەکانی کاریگەر لەسەر هەرێمی کوردستان وسیوە. ئەمە جگەلەوەی کە من سەرۆکی پەرلەمانم و وەفدی جیاجیایی ینی وڵاتانی تر و وڵاتانی ئەقلیمی و سەر ساحەکەی سیاسی هەرێمی کوردستانیش باش شارەزا بوون و بەڕاستی ئەمانزانی کە ئەم ڕفراندۆمە بەم ئاقارەمانە و بە سەراحەتیش بەسەر ئەم بابەتانە قسەمان کردو لەگەڵ لایەنەتی وەندیدارەکان. ئەمە بابمێنێ بۆ کاتی خۆی کە چۆن بە سەراحەت لەسەر ئەم پرسانە قسەمان کردووە، بەڵام ئەمەوێت پێ بڵام بەڵێ هەمووەکو کەسێکی ئەکادیمی، هەمووەکو کەسێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمانزانی بەم دەرەنجامانە گەین، بۆیە پێداگریمان لەسەرەوە کرد کە پێویستە کات ئەم مۆزوعە مناقەشەی لەسەر بکرێ، سەرجەم ڕەهەندەکانی لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی و سەربازی و لێک بدرێتەوە و لە کاتی گونجاوە ئەنجام بدرێت. ئەی ڕای بەڕێزت لەسەر ئەو کاربەدەستە باڵانەی بزوتنەوەی گۆڕان چیاوانی کە دەنگیان بە ڕیفراندومدا دەنگیان بە بەڵێدا و دەنگدەرانی خۆشیان سەر پشت لە دەنگدان. زانی ئەوە من ئێستا وەکو سەرۆکی پەرلەمان نەرەخنە لەوانە ئەگرم کە بە بەڵێ دەنگیانیاوە، نەڕەخنە لەوانە ئەگرم کە بە نەخێر دەنگیانیاوە، ئەوانە هەر یەکە و ممارسەی ڕای خۆیان کردووە. ڕەخنە لەوانەیە کە ئەم پرۆسەیان بەڕێخست لە هەرێمی کوردستان بەبێ ڕەچاوکردنی دەرەنجامەکانی و بەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان گەیشت. تا ئێستا هاتووی بۆ هەولێر یاخود ئەگەر هاتووی بۆ چ مەبەستێک هاتووی پاش ئەوەی کە ڕێگری لە بەڕێستان کرا؟ نەخێر تا ئێستا لە دوایەوە نەهاتووم بۆ هەولێر.